ئێمە لە ڕەواندزین گوندی ئاکۆیان لە گوندی ئاکۆیانین سەر بە قەزای ڕەواندزین ئیدارەی سەربەخۆی سۆران ساڵانە لە مانجی 2-3 خەریکی متروبکردنی دارەکانین خۆشببختانە ئێستانێکە لە نێو نەمامگەی ئاکۆیان بە هەزاران شتری تایبەتمان ئامادە کردووە و کۆمەڵێک پایشمان ئامادەکردە پایی بەهێز پایە کوردی خۆماری بۆ ئەوەی بتوانین متربی بکەین بە زۆری تایبەت ئێستا ئیش لەسەر سێ زۆر جوێزی زۆر تایبەتەکەین چانلەر ئیشی لەسەرەکەین فێرنور ئیشی لەسەرەکەین هاوارد ئیشی لەسەرەکەین ئەو سنفە جویزانە درەنگ ئەژێنەوە سەرمای بەهارە تەسیریان لێ ناکات تقریبان نزیکەی 25 ڕۆژ بۆ 35 ڕۆژ پاش جویزەکانی دیکە ئەژێنەوە سەرەتا کە جویزەکە تەمەنی بۆ ساڵێک 2 ساڵ بەو شێوەی ئەیان بڕینەوە ئەوانە ستا ئەو جوزانەمان فڕداینە پایەکەمان فڕدایە دواتر دینین جوزەکە متر بکەین هە بەو شێوەی ئێستا بابرم ئەوە قەلەمەکانمان حازر کردینە بەو شێوەی حازرن متر کە ئەو ئێرەمان ئەوە کرد شەقیەکەین برێن شتێکەکەین بۆ ئەوە یەکتر ببەستیتەوە کە هەر شتێک خۆی لێدا بەرکەوتنێکە بوو خراپ نەبیت دواتر دینین ئەو لاش شەقی ئەەکەین بە پێچەوانەوە بە پێچەوانەوە شەقی ئەەکەین بەو شێوەیە کە شەقمان کرد دواتر دینین بەو شێوەی لێ ئەەکەین بۆ ئەوەی متربەکەمان 100% بیت کە بەو شێوەی حازرمان کرد ها بەو شێوەی ئەگەر بۆ بینێ پێش سیرکە چەند جوانە ها بەو شێوێستا ئەوە متربی 100% دواتر دینین ئەی پێچین دواتر دینین ئەی پێچین بەو تیپە ئەی پێچین ئەوە تیپەکەیە برینەکە ئەپێچین بۆ ئەوەی ئەوە پێچانی متربەکەیە بنەکەمان بریندار کردیە لەبەر ئەوەی جویز ژیاوەتەوە بۆ ئەوەی ئاوی لێ بێتە دەرێ ئاو نێتە سەر متربەکەی ئەگەر ئاو هاتە سەر متربەکەی خراپە کات و لە ناوی ئەبا لە ئەوەی شک نەبیتەوە دینین ئەو گرەی ئەەکەین ئەو لمەی ئەەکەین لم ئاوێ زوو لە خۆبەر نادا جوان ئەی پەستین بەو شێوەی لە ئەوەی هەوای زۆر وێنەکەویت لە ئەوەی هەوای وێنەکەوی زوو هیچ کۆر نەبیتەوە تا لە پایەکەی قوتی وەرەگریت تادا کە قوتی ئەداتێ ئەبی بەو شێوەی بیت دواتر کە چەکەرەی کرد بۆ سەرکەوت 20 سانتیم 30 سانتیمێک وردە حەلاکەی بۆ برن دەکەین چیسەکەی بۆ برن دەکەین تا دواتر وای لێ ئەەکەین خۆی بژینی کە زارین برینەکەی پڕ کردیتەوە ئەو چیسە فڕە ئەدەین و لای ئەبین